هەواڵ من ناگیهان ئاکارسەر ڕۆژنامەوان نووسەر و لێکۆڵەر و پێشەنگی ئازادی بوو. ژنەزانایەکی کورد بوو. 2 ساڵ لەمەوبەر لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە بە دەستی خیانەت و ڕەشی ناوخۆیی لە باشوور تیرۆرکرا. ئێمە لێرەین پێکەوە نەک بۆ یادکردنەوەی، چونکە ئێمە هەرگیز لە یادمان نەکردووە، لە یادیشی ناکەین. ناگیهان ئاکارسەر بەڕاستیش وەفاداری و خۆشەویستێکی بێسنووری بۆ کوردستان بۆ کۆمەڵگە و ژنان هەبوو. پابەتبوونێکی بێسنووری ئەخلاقیانە و ویژدانیانی بە خاک و سروشتەوە هەبوو. زۆر کەسێک لە هاوڕێکانی ئەوە باش دەزانن. ئەو لە زمانی کۆمەڵگە و ژنانی پەراوێزکرا و باش تێدەگەیشت. بۆ ئەوە ژیانی خۆی تەرخان کرد بۆ ناسینیان، بۆ خۆناسینیان، بۆ ئاشنابوون بە ڕێگ و ڕێشەی خۆیان. ئەو دەیگوت ژنان زۆر ڕەنج دەدەن، بەڵام ڕەنجەکەیان نادیدە دەکرێت. ژنان زۆر کارەکەن، بەڵام ئەوەی دەیکەن نابێتە بەشێک لە پەڕەکانی مێژوو. بۆ ئەوەش هەمیشە پێویستی بوونی حافیزەیە ناوەندێکی یادەوەری بە پێویست و بەگرنگ دەزانی. هەر بۆ ئەوەش بە جۆش و وزەیەکی بێسنوورەوە لە ئەزموونوەرگرتن لە تێکۆشانی خۆیەوە، لە پشتبەستن بە ڕێگ و ڕێشەی کۆمەڵگەی خۆی، مێژوو معنەویات و زانابوونی کۆمەڵگەی خۆی، ژنانی کورد و ئازادی خوازان لەو ئەزموونانەی کە لەوان وەرەگرتە بوو، هی خۆشی لێ زیاد دەکرد، بە جۆشەوە لێ زیاد دەکرد. ڕۆژی 24 کانونی یەکەمی 2023 بکوژ ئیسماعیل ڕەسیم ڕەفعەت پەکەر کە هاوڵاتی تورکیایە بە پێی مادەی 102 لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لەلایەن دادگای باڵای هەرێمی کوردستانەوە سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. بەڵام گەل و بنەماڵە و کە سوکاری ناگەهان ئەکارسەر سەبارەت بە لێکۆڵینەوە و پرۆسەی دادگایی هیچ زانیاریەک نەدراوە. بەم شێوە بنەماڵەکی لە مافی خۆی بوو بەشداریکردن لە کەیسەکەدا لە ڕێگەی نوێنەرایەتی یاساییەوە بێبەش دەکرێت. بە پێی بڕیاری دادگا و ئەو زانیاریانە لە ڕاگەیاندنەکان وەرگیراون، ئیسماعیل پەکەر پێشتر لە تورکیا بە بیانووی ئەوەی لە مانگی کانونی دووەمدا لە ساڵی 2017دا بە تۆمەتی هێرشکردنە سەر ژنێک بە ساتور دەستگیر کرا، هەرچەندە پەکەر سزای 12 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا، بەڵام دوای 4 ساڵ و 2 مانگ لە ساڵی 2022 ئازاد کرا. دوای کوشتنی ناگەهان ئاکارسەر لە لێدوانەکانیدا بۆ دەسەڵاتداران لە باشووری کوردستان دانی بەوە دانا کە لە کاتی دەستگیرکردنی لە تورکیا لەلایەن بەرپرسێکی دەوڵەتی تورک بۆ ئەوەی بچێتە سلێمانی بۆ کوشتنی ناگەهان ئاکارسەر پارەی پێدراوە. ناوبراو ڕایگەیان کە لە کاتی پلاندانان و جێبەجێکردنی ئەم تاوانە لەلایەن ئەندامانی میتەوە بەڕێوە دەبرا و لە ماوەی مانەوەی لە سلێمانی ماوەتەوە لەگەڵیاندا لە پەیوەندیدا بووە. تەکێکیان پێدا تا تاوانێک ئەنجام بدات ئەو ڕاستیەی کە پەکەر لەگەڵ میت کار دەکات بە ڕاگەیەندراوەکەی عەلیڕەزا گونەی باڵیۆزی تورکیا لە عێراق چەند ڕۆژ دوای تیرۆرکردنی ناگەهان ئاکارسەر پشتڕاست بووەوە. لە ڕۆژاوای کوردستان، لە باکووری کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان بەشی ئەری کێم لە تەکوشینی ئێمە بە ئەرشیفکردنی ئەو کار و تەکوشین و خەباتی ژنان بوو. لەبێژی وەکو هەڤاڵ ناگیهان کاتی ئەو ئەرگرتی سەر ملی خۆ بە ئەکیبەکی ئەو خەبات بەڕێخستن کرد، ئێمە براستی وەکو ژن گوتن، یعنی جاری یەکەم لە مێژوو ئێمە دەتوانن تەکوشینی خۆ پارڤە بکن مالی تەڤاهی مێژووی مرۆڤاهی. چبکێ وەکو هەموو ڕێهەڤاڵ دەزانن ئەوی گوو لە ژن کێمە، ئەوی گوو لە تەکوشینی ژن کێم هەر دمینێ دەبێ مالی کەسێ دیتر ئەوی مێژووی ژن نەهاتی نفساندن، یانجی شووندەستی ژن فکری ژن نەبیە پارا جڤاکێ، ئەوی سەردەست و دەستهەڵاتدار هەرتم دژبەری ئەوە کار کریە و نێشتی شوورەشی ژن وەرگەرە ببێ شوورەشێکی مرۆڤاهی، شوورەشێکی جڤاکی. لەبەر شاعیرێک کە عاشقی نیشتمان نەبێ ناتوانێت دوو دێری جوانی بۆ بنووسێ، گۆرانی بێژێ هەتا لە ناخەوە هەست نەکات، هەرچیەک کە پیایدا تێپەڕی
وەک چۆن لەناو ئەفسانەکاندا دەڵێن لە شوێن پێیەکانیدا گوڵ و جوانی دەڕوان و گەورە دەبوون و گەڵایان دەکرد. دەستی سەرەتا دەستی ڕێکخەرانی خۆش بێت و بێرهێنانەوەی شۆڕژگەران و بێرهێنانی ئەوانەی کە شەهیدی ڕێگەی حەقیقەتن بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو ژنانە نەک تەنها کۆمەڵێک و دەستەیەک و گروپ و لایەنێک ئەگەر ژنانی باشووری کوردستان بێ زیاتر هەز بە و بەرپرسیارەت بکەن ئەوانەی کە لە پێناو مێژووی ژنە ئەوانەی کە لە پێناو مافەکانی ژنان و لە پێناو ژنۆلۆژیا کار دەکەن و بیرهێنانەوەیان و بیرهێنانەوەیان وەکو پێشەنگێک ئەرکی سەرشانی ئەوانە بەڵام ئەو باردۆخی کێسا لە باشووری کوردستان هەیە زیاتر وای کردووە کە ژنان کەمتر بەلای حەقیقەتا بڕۆن ژنان کەمتر ئەو ژنانە بناسن کە پێشەنگن لە بواری ژنۆلۆژیا ئەو ژنانە بناسن کە پێشەنگن لە بواری ئەوەی کە ژن وەکو ژن بناسێنن نەکو ژن وەکو ئەوەی کە ئێستا هەیە لەناو کۆمەلگایە بە جۆرێکە کە بە تەواوەتی ژنێتی خۆی ون کردووە بە جۆرێکە کە بە تەواوەتی خاسیەتەکانی ژنبوونی خۆی ون کردووە بۆیە لەم یادەدا ئێمە سەری ڕێز و وەفا و سوپاسگوزاری لە ئاستی ئەو شەهیدەیەدا ئەنوێنین وەکو ژنێکی باشووری سوپاس و پێزانینی تەواوم هەیە بۆ خەباتەکەی وەکو ژنێک وەکو خەباتکارێکی ڕێگەی ژنان لەسەر ڕێگەکەی ئەو بەردەوامە بین.